بەڵە بۆ قسەکردنی زیاتر لە بارەی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی دۆخی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان وەڕوا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر کاری میدیا و میدیاکاران و هەروەها پەیامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە لە سلێمانیەوە بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن سکرتێری لیژنەی داکۆچی لە ڕۆژنامەنووسان لەگەڵماندا. دکتۆرە سڵاوتان لێ بێتوم، کاتتان باش، هەم جەژنی ڕەمەزانتان پیرۆز، هەم ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی پیرۆز لە ئێوە و تەواوی میدیاکارانی تر لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامی هەبوو لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و کاردانەوەکی زۆر باشی لە نێو ڕاگەیاندنکاران و میدیاکاندا هەبووە و ئومێدێکی زۆریان پێی هەیە. لە هەرێمی کوردستاندا دەستگاکانی ڕاگەیاندن و ڕاگەیاندنکارانی شتا چەند توانیویانە پابەندی کاری ئیتیکی ڕۆژنامەنووسی بن، نەبنە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی تونند و تیژی و سوکایەتیکردن. دەستان خۆش بێت. منیش پیرۆزبایی جەژنی ڕەمەزان و پیرۆزبایی یادی 125 هەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو کورد، لە هەموو ڕۆژنامەنووسانی کورد لە جیهان و ڕۆژنامەنووسانی کورد لە هەرێمی کوردستانە ئەەکەم. هیوادارم ئەم یادە بە خۆداچوونەوەیەک بێت و زیاتر بتوانین ئێمە بۆ ڕاگەیاندنە بۆ ئەزمموی ڕۆژنامەگەریەمان زیاتر برەو بە ڕوتی ڕۆژنامەنووسی کوردی بدەین و درێژە بۆ خەباتە بدەین. لە ڕاستیە بەنسبەت کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بەرهەم هاتووە ئازادیە بووە، ینی ئەوەی کە دڵخۆشیە بووە لە هەرێمی کوردستانە و لە ماوەی حکومڕانی ڕابردووی هەرێمی کوردستانە ئازادیەکی زۆر باش بەرقەرار بووە بۆ کاری ڕۆژنامەگەری، کە ئەمە سەرچاوەی ئەو گەشەکردنی ڕاگەیاندنە بوو کە لە هەرێمی کوردستانە ماوەی ساڵانێکی زۆرە ممارەساکرێت. بەڵام ئەمڕۆ هاتووینەتە سەر ئەوەی وەک ئەو پەیامە بە نرخەی کە ئەمڕۆ هی جەنابی سەرۆکی حکوومەت کە ئاماژەی زۆر زۆر گرنگیتیا بوو و شیکار و ڕاوی زۆر هەڵ ئەگرێت کە میدیا لەلایەکەوە پابند ئەکات بە خەمی هاوڵاتی، بە خەمی نیشتمان، پابندی ئەکات بەوەی کە زانیاری و ڕاستیەکان بگەێنێت و لە هەمان کاتیژا پشتیوانی خۆی بۆ ئازادی ڕادەربڕین دەرەبڕێت. کەواتە ئێمە دڵخۆشین بەوەی کە لەم هەرێما پشتیوانی هەیە بۆ ئازادی ڕادەربڕین، بەڵام لە بەرامبەر ئەو پشتیوانش بۆ ئازادی ڕادەربڕین دەبێ میدیاکانیش ئەرک و بەرپرسیارەتی یان هەبێ، ئەرک و بەرپرسیارەتیان بەرامبەر نیشتمان، بەرامبەر پرسی هاوڵاتی، بەرامبەر پرسی نەتەوەی هەبێت. چونکە ئێمە چەندە پێویستمان بە یاسا هەیە بۆ ئەوەی کاری ڕۆژنامەنووسی بە ئازادی ممارەسە بکرێت. ئاوەش پێویستمان بەوە هەیە کە هاوڵاتیان و نیشتمان و ئۆرگانەکانی وڵات و خەڵک بە پارێزراو بن لە میدیا، چونکە میدیا چۆن هەر کاتێک کە ئەگەر ئێمە لە شوێنێکە فەراغێکی یاساییمان هەبێت یا یاسا بە جوانی جێبەجێ ناکرێت، ئازادی بریندارە بێت، بە هەمان شێوە کاتێک کە میدیاکان بە ئیتیک و بە بەرپرسیارەتیەوە بە هەستی نیشتمانی و بە بەرپرسیارەتی نیشتمانیەوە کار ناکەن، هاوڵاتیان بریندارە بن، سایکۆلۆژی کۆمەڵگەکە بریندارە بێت، تونوتیژی بەرهەمێت. هەروەکو لە پەیامەکەی جەنابی سەرۆکی حکوومەت عاڵە دەڵێ میدیا نابێت ببێتە سەکۆیەک بۆ توندڕەوی، نابێت ببێتە سەکۆیەک بۆ تونوتیژی و بۆ بریندارکردنی یەکتر و بۆ ململانێک. چونکە کاتێک کە میدیا بووە ئەمە ئەو تا کاتە کۆمەڵگەیەکی تونوتیژ دروستە بێت، ئەو کاتە مافی تاکەکان و هاوڵاتی و نیشتمان بەرقەرار نابێت. میدیا زانیاری و معریفەیە، زانیاری و معریفە لە ئەندێشەوە دێت بۆ ئەندێشە ژەڕوات. کاتی ئەم زانیاری و معریفە لە ئەندێشەیەکەوە دێت کە توندە، لە ئەندێشەوەک کە دێت کە ململانەی تایە، لە ئەندێشەوەیەک دێت کە بە ڕقەوە قسە دەکات، بێگومان ڕق و تونوتیژی و ململانێ لە ئەندێشەی بەرامبەرانیشە دروست ئەکات، لە ناو کۆمەڵگەکە تونوتیژی بەرهەم دێنێت. بەڵێ دەستگاکانی میدیای لە هەرێمی کوردستان و ڕاگەیاندنکارانی شتا چەند توانیویانە گرنگی بن یاخود وا لە تاچی کورد بکەن بەهای نیشتیمانی لەلا گرنگ بێ و خاچی خۆی وڵاتی خۆی خۆش بێ. خۆی ڕاگەیاندن ئامرازە و ڕۆژنامەنووسی جێبەجێکەرە. ڕاگەیاندن ناتوانێت بەرپرسیار بێت ئەگەر ئێمە بەرپرسیارەتی بۆ دانەنین. ئێمە ناڵین بەرپرسیارەتیمان نییە، ناڵین یاسامان نییە، بەڵام یاسای پێویست و بەرپرسیارەتی پێویست
لە چاو ئەو گەشەکردنەی میدیا و ئەو ژینگەی کە ئەمڕۆ هەیە لەو پێشکەوتنە لە تەکنەلۆجیا و لە بوونی ئامرازەکانی ڕاگەیاندن بەدەست زۆرێک لەلایەن و پارتەکان و زۆرێک لەلایەن تاکەکانیشەوە کە ئەمڕۆ ڕاگەیاندنیان بەدەستەوەی چ ڕاگەیاندنی کۆن بێ یا سۆشیال میدیا بێ دەبێت ئێمە بەرپرسیارەتیان بۆ دانین ناڵین میدیای کوردی خاڵیە لە بەرپرسیارەتی بەڵام لە ئەس بەرپرسیارەتیەکانی ئێمە میدیامان هەیە و ئازادیشمان هەیە بەڵام بەرپرسیارەتیمان کەمە بۆیە دەبێت ئەو ئازادیەی کە هەمانە و فەراهەممان کردووە بۆ میدیای کوردی وتوانیومانە بەهۆی ئەو ئازادیەوە ئەم ژینگەیە دروست ببێت کە کاری ڕۆژنامەنووسی ممارەسە بکرێت وەفرەیی لە کەناڵە هەبێت وەفرەیی لە بۆچوونە هەبێت بە هەمان شێوە دەبێت ئەو ئازادی جارێکی تر بەرپرسیارکەینەوە میدیاکان بەرپرسیارکەینەوە بەرامبەر نیشتمان کاتێ میدیا بە بەرپرسیارەتی و بەرامبەر نیشتمان ئیشی کرد تاکیش بەرپرسیارە بێت بۆیە ئێمە وەک ئەڵێن ئازادیەکەمان هەیە بەڵام بەرپرسیارەتیەکەمان کەمە دەبێ میدیا بە چەترێک کە بریتی بێ لە چەترێکی کۆدی ئیتیکی کۆدی بەرپرسیارەتی بەرامبەر نیشتمان بەرامبەر هاوڵاتی بەرامبەر کولتور بەرامبەر فەرهەنگ بەرامبەر مێژوو بەو کۆدانە بەو بەرپرسیارەتی ڕێخین بێگومان ئەوە ڕەنگ ئەداتەوە لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنە و کەناڵەکانی ڕاگەیاندن ئەتوانن لەژێر ئەو چەترا هەر چۆن لەژێر چەتری ئازادی ڕادەربڕینە کەناڵەکانی ڕاگەیاندن هاتنە ئاراوە کاری خۆیان و ممارەسەی ئازادی ڕادەربڕینی خۆیانەکەن پێویستمان بە چەترێکی تریژەیە کە چەتری کۆدی ئیتیکی و یاسایی و کۆدی بەرپرسیارەتی کە بتوانن میدیاکان بە شێوازێکی تەندروست کار بکەن تاوەکو تاکەکان بە ئارام بن و کۆمەڵگەیەکی تەندروست بێت ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە ڕیفۆرم هەیە و پێویستمان بە چاکسازی هەیە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە زۆر کەرتا کردووە ڕیفۆرمی لە زۆر کەرتا کردووە ئیرادەیەکی باشی هەبووە بۆ گۆڕانکاری بۆ چاکسازی بۆ ڕیفۆرمکردن و مێدیاژێکێکە لەو سێکتەرانی کە لە هەرێمی کوردستانە پێویستە زیاتر چاکسازی و ڕیفۆرمی تیا بکرێت و بەرپرسیارەتی بۆ میدیاکان دابدرێت پەیامەکانیشە ئەمڕۆ لە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت و پەیامی جەنابی سەرۆکی هەرێمە هەردوو ئەو خەمەمان بینی دەستخۆشی ینی جێی دڵخۆشیە کە ئەو خەمە هەیە و ئەو خەمە لەلایەکەوە خەمی ئازادی ڕادەربڕینیانە و لەلایەکی تریشەوە خەمی پاراستنی مافی هاوڵاتی و تاک و بەرپرسیارەتیانەیە و نایانەوە میدیا ببێتە سەکۆیەک بۆ تون و تیژی و تۆندڕەوی ئەمە جێگای دڵخۆشیە و ئومێد دەکەین ئەمە ببێتە سەرەکتایەک بۆ پراکتیزەکردنی چاکسازی و ڕیفۆرمکردن لە بواری دکتۆرە ئێستا گلێ و گازندەیەکی زۆر لە میدیا هەیە لە هەرێمی کوردستاندا بەتایبەت لە لای خەڵکە گشتیەکە ئەوش بەهۆی ئەو بەتایبەت پیجەکانی سۆشیال میدیا وێب تیڤیەکان یاخرەوە تیڤیانی کە لە سۆشیال میدیا هەن ینی نازانی چی ناو بنیت چ بێ سەرۆبەرەیەکە کە ئێستا هەیە لە تێکست لە خوێندنەوە لە بابەت لە ڕۆچوونە ناو ژیانی شخصی کەسەکان لە پەلاماردانی ئەم شار بۆ ئەو شار پەلاماردانی ئەم بەرپرس پەلاماردانی ئەو کەس چی بکەین ئەمە ڕێکخینەوە ینی ئەم میدیا لەم کارەساتی ئێستا ڕزگارکەین میدیا ئەبێ ڕێکخرێت ئێمە کاتێ باسی ڕێخست نەکەین باسی کۆنتترۆل ناکەین و باسی سانسۆر ناکەین و باسی بەربەست لە ئازادی ناکەین بەڵام بەڕاستی میدیا ئەبێ ڕێکخرێت ئێمە بەڕاستی هێشتا ژینگەی میدیایی پێشوەکەمان کە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە بوو بە ڕێک خستە بوو ینی کۆمەڵێک یاسامان بەرهەم هێنابوو کە ئەو یاسایانە بوون بە چەتر بۆ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە بەڵام هێشتا مابوو ینی یاسای تەواو و پێویستمان نەبوو دانە نابوو بە میدیامان بە شێوازێکی تەواو و کامل بەرپرسیار نەکردبوو سۆشیال میدیا هات بەڕاستی سۆشیال میدیا فەوزایەک و ژینگەی میدیایی زیاتر قەرەباڵغتر کرد و زیاتر شپرستری کرد و بووەتە شوێنێک بەڕاستی کە ڕۆژانە نیشتمان نەتەوە پرسی کولتور پرسی ئاین پرسی پێکەوە ژیان بریندار ئەبێت و ئەکەوێتە بەر نەشتەری ئەو ئاماژانەی و ئەو گوتانەی و ئەو دروشمانەی و ئەو گوتاقسانەی کە لە ناو پیجەکانی سۆشیال میدیاوە دروست دەرئەچێت چونکە بەڕاستی ئەگەر بەرپرسیارەتێکمان لە میدیاکانی ترا هەبێت لە ناو سۆشیال میدیا زۆر بەداخەوە ئەڵێن ڕێژەی ئەو بەرپرسیارەتێکەکەمە بۆیە ئێمە پێویستمان بە یاسایەکی شمولی یاسایەکی گشتگیر هەیە کە تەواوی ئۆرگانەکانی ڕاگەیاندن بە میدیای پێشووەوە بە میدیای کە هەندێک بە میدیای نەریتی باسیەکەن یا بە میدیای کۆن بێ هەر بە هەر جۆرێک لە میدیا بێ لەگەڵ سۆشیال میدیا پێویستمان بە یاسایەکی شمولی و یاسایەکی هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان ئەتوانم بڵێم پێویستمان بە پلانێکی نیشتمانی هەیە بۆ ڕێخستنی ئەم میدیایە
ئەگەرنا ئێمە بەڕاستی هەموو ڕۆژێک تنوتیژی بەرهەمێتە ناو کۆمەڵگەکەمان پێکەوە ژیان دوورکەوتنەوە نەمانی یەکڕیزی دابڕان لە یەکتر دروست ئەبێت لە ناو کۆمەڵگەکە ئەو کاتە ئەگەر درەنگ بیر لەمە بکەینەوە ئاسەوارەکانی ئەتوانم بڵێم ئەم ژەهرەی کە میدیا زۆر جار ئێڕژێتە ناو ئەندێشەی تاکەکانی کۆمەڵگەوە ئاسەوارەکانی ئەمە بە ئاسانی چارەسەر ناکرێت بۆیە پێویستمان بە ڕیفۆرمە پێویستمان بە چاکسازیە پێویستمان بە ڕێخستنە و پێویستمان بەڕاستی بە هەمان شێوە بە بەرپرسیارکردنی میدیا و یاسایەکی شمول و گشتگیرە بۆ تەواوی فۆرم و جۆرەکانی ڕاگەیاندن. بەڵێ بەڕێز دکتۆرە نەزاکەت حوسێن سکرتێری لیژنەی داکۆچی لە ڕۆژنامە نووسان لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەشداریتان.